ئەم چالاکی کە ئەنجام درراوە کۆبنەوەیکی ڕاوێژکاریە کە ئەمەدەسازی بکراوە لەلایەنێکی ژنانی کوردستانەوە کۆمیسیۆنی ژنانی کەنەکە لە باشوور لە ژێر دروشتبی فمیساید ڕابگرن واتە کوشتنی بە ئەنقەستی ژنان بەسە. چالاکیەکە بریتیە لە دوو پەنێڵ بەشداربووانی کۆبوونەوەی ڕاوێژکارێکە لە هەر بە چواربەشی کوردستانەوە ئامادەبوونیان هەیە لەگەڵ ژنانی شنگال. کۆبوونەوە ڕاوێژکارێکە تایبەتمەندە بە ژنانی هەر چوار بەشەکە لەگەڵ ژنانی شنگال و پێکاتەکانی تر لە ئاستی کوردستانە. هەمووان ئەزانین ژنان لە سەرتاسەری دنیاە ئەوە لە کوردستان لە هەر چوار بەشەکە بەهۆی ڕژێمی داگیرکاریەوە بەهۆی ئەقڵیەتی پیاوسالاریەوە بەهۆی دابوونەریتێکی کە ژن بە مرۆڤ نازانێ بەهۆی ناسەروەری یاساوە بەهۆی دەستێوەردانی خێڵ باڵات دەستەکان دەسەڵاتداران لە یاسا ئەمانە هەمووی بوونەتە ئەوەی کە ژن کوشتن ببێتە شتێکی ئاسایی. ڕەوایەتی بە خۆیان بن ئەو کەسانی کە هەڵگری ئەو ئەقلیەتەن بۆ ئەوەی بە پاساوی جۆر بە جۆر ژن بکوژرێ تونند و تیژەکان ڕوو لە زیادن بکە. ئامانجی ئەم کۆبوونەوە ڕاوێژکاریە ئەوەیە کە چۆن بتوانین بە بوونی بەشداربووان لە ژنانی هەموو ناوەندە جۆر بە جۆرەکانی پێکاتی کۆمەڵگە پێکئێنن بە ئەستە جیاجیەکانەوە بە بەشە جیاجیەکان چۆن بتوانین ڕاوێژێکی جددی و ورد بکەین و پاش ڕاوێژەکە بە ئەنجامێکەوە بینە دەرەوە کە لە دواییە ئەو ئەنجامە ببێ بە سەرەتایەک بۆ هەنگاوی دووهەمی کارکردنی پێکەوەی ژنان.